سڵاو بینەرانی خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم لە بەرنامەی خەڵات بە یەکتری شاد بووینەوە بەرنامەی خەڵات بەرنامێکی پرسیار و وەڵامە هەر هاوڵاتیەک وەڵامەکەی زانی خەڵاتێکی پێدەدرێت لەگەڵمان بن و بینەری ئەم بەرنامە بن لە قەزای بەردەڕەش. سڵاوتان لێبێت چۆنن باشن ناوی جەنابەت طيب کاکتایی جان دەخوێنی تۆ بەڵێ لە چ قۆناغێکی مەرحەلەیەک لە هەندەسەمە لە هەندەسەی لە شارێک دۆ سەرکەوتوبی ئەو ساڵ بەڵێ نازەح بووی ناوە لە کەتیمە کەتوی لۆ وڵی نەما خوێن زەحمەت بوو ناوە لە زەحمەر بەس بەخۆ نەما خوێن هیوادارم سەرکەوتوبی ئەی تۆ ئاکۆ لە معادی زاخۆ مەحەدی زاخۆ ئەو چ بەشەک ئایتی کۆمپیوتەر مەرحەڵە دووی بەڵێ سەرکەوتوبی ئەی تۆ منیش حالیم ولاکرێ مەساح قسمی مەساح هەموو خوێندکارن لێرە دانیشتون ئەگەر بێمەرە ئەی تۆ ناوت چیا چ دەخوێنی قەیس لە شاری دۆکم مەرعەلەیە کوردی ئەڵێ یەک کوردی بەڵێ ئەو ساڵ بەڵێ سەرکەوتوبی ئەی تۆ ئەحمەدم لە هەولێر کشتتوکال مەرحەلە دوو مەرحەلە دوو باشە ئەی تۆ من عمار لە دیانە قۆناغی دوو وەرزش وەرزش باشە ئێوە هەموو خوێندکارن لێرە دانیشتونە و هەمووش لە زانکۆ پەیمانگەکان دەخوێنن ئێمە لە بەرنامەی پرسیار و خەڵات لەگەڵتانین لە بەرنامەی خەڵاتەوە پرسیارتان لێ دەکەین ئەگەر خەڵاتە وەڵامەکەتان زانی خەڵاتان پێدەدەن ئامادەنە پرسیارتان بکەین باشە درێژترین ڕووبار دەکوێت ناوی چیە درێژترین ڕووبار دەکەوێتەوە چ وڵاتەکەەوە ناوی چیە وابزانم هەمومانیش درێژترین ڕووبار ئاسانکاری نییە باشە تو بیر بکەوە دەگەڕێم وڵات درێژترین ڕووبار ناوی چیە دەکەوێتە چ وڵاتێکەوە ڕوەکە و برادرە گوتی نیل مەسەر وڵامی تۆ چیە وڵای منیش نازانم باشە وڵامی تۆ دەنێ با ڕووباری نیربی لە مسەر لە مسەر باش ئەی تۆ چ وڵامەکەت هەیە چمان پێ دەرێیت وڵی لە هەرەوە بیت نیل بیت ئەخر چێ ناڵێ هەڵەیە وڵامێکیت کە بڵێ شتێکی دیکە زۆر ڕووبارمانەیە خۆ دیارە بەس نیلمانەیە دەڵێ ڕووباری دیزلا ڕووباری دیزلەیە با ئەو بی ڕووباری دیزلا باشە دە توش بڵێ فورات دەڵی چی لەسەر دل ناشێنم مێ دڵشکانی نیت باشە ئەی تۆ لای چ بلێ من زانم ڕووبارێکی شوێنەك ڕووبارێک ئەو دیزلە فراتی گۆژ نیل ئێستا چماوە خازر خازری خۆمانە باشە تۆ وڵا مزانم دیزانیاری لەسەرەوەی نییە درێژترین ڕووبار دەکەوێتە چ وڵاتێکەوە نزانم جێت لێ نەبووە هیچ جار ئەو زانیارت بە بەرچاو نەکەوتووە جێت لێ نەبووە ناوەڵی زانیاری منێ باشە دەگەڕێنێ وڵای تۆ بەڵێ درێژترین ڕووبار دەکەوێتە چ وڵاتێکەوە زانیاری ئەوە ئاسانکاری ئاسانکاری خۆی ئاسانە ینی ئەگەرە تۆ خوێندیوتە لە سەفی 6 و ئەوانە هەیە با ڕووباری نیلبی ڕووبارە خەرەوە برادەر ئەگەر زانیشی ئەو خەڵاتێکی بەدەستدەینی خۆت بە با بۆی بی تۆ چێ ناڵی هەڵەیە باش شتەشی دیکە بڵێ تۆ با نیلبی بانیبی باشە دەگەڕینە لای برادرەگە هاوکارم یارمەتیمدا ئەگەر بیتە ئێرە درێژترین ڕووبار ڕووباری چێندەرە نیل باشە دڵنیای لەوەی کە ڕووباری نیل درێژترین ڕووبارە ئەوەندەی زانیاریم لەسەرە بێ درێژیەکەی چەندە زانیاریەکەت ئەڵە زانیاریم لەسەوەی نییە بە نزیکەی وڵی چورێم خۆت گوتت لە چ بەشێک دەخوێنم وەرزش بەشی وەرزش باشە ئەدەبی بووە نەبوو وێژەی بووی علمی بوو هەلمی بوو باشە چۆن دەزانێگە و نیل درێژترین ڕووبارە ڕۆژنامە بی تەلەڤیزیۆن بی بیستمە بیستوتە بڵێ دەستەکان خۆش بێت وڵامەکەی ڕاستە ڕووباری نیل درێژترین ڕووباڵە لە جیهان کە دەکەوێتە وڵاتی مسرەوە سەرچاوە دەگرێ ئاوەکەی ئەو دیارەیەک لەلایەن سنتەری ڕۆتانە ئامادەکراوە کە سنتەرێکی سەرتاشخانەی و جوانکاری پیاوانە لێرە دەتوانی سەردانی ئەوێ بکەیت پەیامەکە تێبوو ئێمە وەڵا حەز دەکەم وادارم بەرنامەی لەم جۆرانە زانیاری و تو زانیاری بەم دێ من زانیاری بە تۆ بدەم ئەو زانیاری بە ئەو بدە بەردەوام بێت
بەرنامەی لەو جۆرانە زۆر بێت نەگەوەزدا کەناڵێکم گۆ لە هەموو کەناڵەکان دیکە چەند ساڵە لێرەمە یەکەم جارە بە کەناڵێک بدین بێتە ناپاش شوێنەوە پرسیار وەڵام لە گەنجامەکە یەکەم جارە ئەو بەرنمەیەکی گرنگە بۆ ئەو قەزایە بۆ ئەم دەبەرەیەکە بەرنمەیەکی کۆمەڵایەتی ئەمە ڕێنگەوە بەڵێ زۆر گرنگەش بۆ گەنجەکان ئێمە زۆر گرنگە چ هەیە پێشکەشی ئێمە بکەیت چ برێم زۆر خۆش خەڵاتەکەت وەرگرتو گۆرانیەک بەسەراتێک شتێک شتێکی خۆشمان پێشکەش بکە بەسەرات ئەو دواگەیەکان ژێنەوە بەسەرات دەڵێ ئەو دووە هەیتان ستانێت بەسەراتەکان قەیس لەبیرت نایە ئێدە باشە کامەتە دەنگتان خۆشە گۆرانێکمان بۆ بڵێن دەنگ خۆش گەنام دەنگۆ دەنگی خۆشە داخە دەڵێ دەنگت خۆشە دەڵێ گۆرانێکمان دۆ بڵەوە پێشکەش بکە هیچ نازانم باشە دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس بۆ بەشداریکردنتان ئێوە دەستان خۆش بێ ماڵە گەنجی دیکەش لێرە نا دەمانەوێت بسنیالایەنکە بزانم زانیاریەکانتان باشن ئێوە لە پرسیار و وەڵامی زانیاریت باشە تۆ ناوەڵا گەلە باش نییە بەس گەلک باش نییە بەێ زیاتر لە چ باشەیە تو وەڵا چ بلێم وەرزشی گشتی مێژووی وەڵا باش نیمە لە وەرزشی لە مێژوویەوە باشە خۆت چ دەخوێنی چ کارەی ناوچیا وڵا نام حوسێن تا محەممەد لە علافی شۆ دەکەم ئامەلەمە کرێکاری خەڵکی بەردەڕەشی بەێ باش دەستان خۆش بێت ئەی تۆ ناوچیا ناو فازل عادلە دانیشتوی بەردەڕەشم لە وەری داوە نیشتە جەم کارە کرێکار بەڵێ ئەی تۆ والله من نام ياسر يونس عبد الله طلبة ملا مدرسة مدرسة بولي حافظ بولي حفتي والله باشا أوصل ناجح بوي؟ نا والله أولو ساخذ بوي والله أرواز الدنيا لبتها والله أميز اسمه مدرسة الشو إيه أيش أوصل اسمه مدرسة الشو أوصل ولا جري يعني لما مكتب الشو بله باشا صار كوتوبي أي تو مامصة محمد عبد الله دەرچووی پەیمانگای تەکنیکی دوهۆکم بەشی بیناکاری لە ساڵی 2012 ئێستا چ کاری خۆت هەڵا ئێستا لە ماڵەوەم لە ماڵە کتابەکەت لە دەستا ئەو کتابە ناوی چیاوە چ دەخوێنیت کتابەکە زیاتر کتابێکی دەرونیەت کە مەبنەمەڕ ناوی کتابەکەی کتابێکی تابلێ خۆشە کتابی وتەی کۆمەڵناسان ناسانی تێدا وتەی عاریفانی تێدا ینی زیاتر بەهێز دەکات لە ڕووی دەرونیەوە کەسایەتیەوە بەڵێ ئێستا خوێندێتەوە کتابە تا سەرەتا دەست پێ کردیە زۆر عاشقی خوێنەوەی کتێبیت یانی زۆر کتێبەکان دەخوێنی بەڵێ بەدنیایەوە باشە چی وای لە تۆ کردەوە ئەوەندە کتێبە بخوێنیتەوە گرنگی بە پەرتوک بدەیت ئەوەی ڕاستی بێ زیاتر وەک هیوایەتە کتابی دەخوێنمەوە کتابیش معریفەی مرۆڤ زیاد دەکا ینی وا لە مرۆڤ دەکا ژیان بناسیت مرۆڤ بناسیت دەوروبەر بناسیت زیاتر لەبەر ئەوە دەستان خۆش بێت ئێمە لە بەرنامەی خەڵاتەوە لەگەڵتانی بەرنامەی خەڵات بەرنمەیەکی پرسیار و وەڵامە پرسیارتان لێ دەکەین ئەگە وەڵامەکەتان زانی خەڵاتان پێ بدەین ئامادەدان پرسیارتان لێ بکەین باشە تو دەڵێ زانیاری ئەوەندە باشە پرسیاری وەرزشی ناکەین قۆڵترین دەریا زەریا قۆڵترین زەریا ناوی چیە شوێنەکە زەریایەکە لە هەمووی قوڵترە چەند زەریایەکی زۆریشمانەیە ناوی چیە ببوورە نەزان قوڵترین زەریا ناوی چیە والله زەحمەتە بیرێکی لێ بکەوە کە بزانم ئەتڵەس قوڵترین زەریا خوێندتە تۆ زەریای هێمن والله ئەو چەندەی نزانم بەسپا لەو قۆڕاتی کورتەشەیە زۆر قۆڕاتیە دەگاتەوە تقریبا 1338 کیلومتر لە عەرجۆ دەستە خوارەوە زەریای من هەندە قوڵە بەڵێ ئەم لەو ئەی مامۆستا تۆ وڵامیش هەمان ڕێی و برادرم هەیە خۆی زەریا هێمنە وەکەوە گوتی شوێنێکە هەر قوڵایەکی تێدا لە زەریا هێمن قوڵترین شوێنە لەو زەریا لە سەرڕووی عاردی هەمان وەڵامەی و برادرم هەیە زەریای هێمن پێ دوایە زەریای هێمن قوڵترین شوێنە بەڵێ
دڵنیای لەوەی کە زەریای ئێمە بەڵێ. خۆترین شوێنە بەڵێ باشە ئەی تۆ ئێوە وەڵامی ئێوەمان وەڵ نەگرت گوتان جارێ نازانێت بەێ دەڵی چی تۆ دەڵی چی وڵامەکە چ زەریاکمان پێ دەرێت چی بڵێ مەڵاوی چۆ گوتنی هەر وەکو ئەوە ئەرێ ڕاست و غەڵەتبی هەر وەکو ئەوە دەبی چی بڵێ ناوی زەریاکمان پێ بڵێ زەریامە زۆرە زەریا هێمن زەریای هێمن هەمان وشیۆ برادرەی ئەدلەس بێ زەریای ئەتلەسی بەڵێ خۆترینە بەڕای منەوەیە باشە تۆ لە چۆنە دەخوێنی چۆن دەزانی زەریای هێمن خۆترین زەریایە و دڵنیای لەوەی والله لە شەشی خوێندیتم ئەو بەری 2 ساڵە ئەو بەری 2 ساڵە بەڵێ. ئەلیوەکووە واز لە مەکتەبی هینایە والله بەڕۆژ جە منە بەخوای لە بەخەوەکەی لە بەخەوەکەی وازم لێ ئەدی ئێستا کار دەکەیت والله کەم هەچ کاربی هەرچ کارێشوی دەیکەیت بەڵێ مەدرسە ئەو ساڵە دەچێ مەکتەبی وانە دەخوێنیتەوە بەڵێ باشە پیرۆزە وەڵامەکە ڕاستە زەریای هێمن خۆلترین زەریایە کە دەکەوێتە دەکاتێ هێمنە کە خۆلترین زەریایە ئەم خەڵاتەش لەلایەن شوێنی میرسین بۆ جلوبەرجی پیاوان ئامادەکراوە دەتوانی سەردانی ئەم شوێنە بکەیت و خەڵاتەکەی بەدەستبێن زۆر سپاس مامسا وەڵامەکەی تۆش ڕاستە بەس بەڵام پیرۆزبای لێ دەکەم زانیاریەکانی تەوا بوو دەستخۆشی لێ دەکەم دەستخۆشی لێوەش دەکەم زۆر سپاس بۆ ئێوەش باشە چ وتێک تێ پێشکەشی ئێمە بکەیت دەڵی چی والله هیچ وەخوای چم نییە زۆر دڵخۆش دیاری پێ دەکەین ناوەڵە نەلە بەچ بەس فاوڵای چ نییە بۆتان بڵێ هیچ نییە باشە ئەی تۆ مامستا چ تێ بەرنامەشی چۆن دەبینی ئەم بەرنامێکی وە لە دەبێت هەیە بەرنامەش پێویستە هەم لە ڕووی زانیاری و زانیاری دەبەخشێ و هەم گفتگوۆیەکیش لەگەن گازاندا دەتوانن ینی ئەو معاناتی هەیە دەتوانن لەم بەرنامەیە دەری ببڕن پێ دوایە بەرنامەی گرنگە بۆ دەبەرەوە بۆ ئەم خەسایە بە دڵنیایی بەرنامەشی گرنگە هەم بەرنامەی تەرفیە پێویستە لە بۆ گەنج لە ئێستای ئەمڕۆ کە گەن تووشی هەموو قەیرانەی دارایی و ئابووری دەرونی و ڕۆشنبیری بووە دەتوانێت کەمە بار قورسی لە سەرشانی هاوڵاتیان کەم کاتەوە بە دڵنیایەوە ئەو گەشتبینیەک دەداتە گەنجان لەم ڕووەوە ئێدە گۆرانێکمان لۆ بڵێ پارچە شەحرێک نوکتەیەک بەسەراتێک لەگەڵ برادران ڕۆژێکی بێ شوێنێک خڵاتەکەت بەدەستینایە دەدەوی شتێکمانیش پێشکەش بکەیت دەڵی چی بڵێ هەر گۆرانێکمان لۆ بڵێ بزانام دەنگت خۆشە ناوەڵە دەنگم خۆش نییە ئێدە باشە نوکتێکمان لۆ پێشکەش بکە یعنی هیچمان لۆ ناڵێ باشە دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوە کە بەشداریتان کرد و سپاس ناوی تەنابێت مەروان مەروان چکارێک کاک مەروان جان پۆلیسم پۆلیسی لە چەند دەر هەولێر لە هەولێرە سەرکەوتی ئەی تۆ عیمران فەرمانبەرم لە پەروەردە لە بەردەڕەش دەستان خۆش عادی بەڵێ کرێ کار کاسب بکە کاسبی باش منیش ناوم سعادە سایقم بەڵێ سایقی ساری گەورەم ساری گەورە بەڵێ دەستان خۆش بێ ئێمە لە بەرنامەی خەڵاتەوە لەگەڵتانی بەرنامەی خەڵات بەرنمەیەکی پرسیار و وەڵامە پرسیارتانێ دەکەین ئەگەر وەڵامەکەتان زانی خەڵاتان پێ دەدەن باشە زانیاریت باشە تۆ هیچ نەخۆیندی و دیارە بەرەوەڵا خوێنتم بەس خوێندیت تا سێ دوای واز لێینە وەڵا وازم لێنە بمانە پۆلیس بەڵێ سەرکەوتو یارکەچی پیرۆزە پرسیارەکە بزانە باشە دەڵێت ژمارەی ماسوولەکانی لەشی مرۆڤ چەندە چەندە ژمارەی ماسوولەکان ئاسانکاریشە ژمارەی ماسوولەکانی لەشی مرۆڤ چەندە پرسیارێکی تەندروستی هەزار ژمارەکەم پێ اختیارات ژمارێک ماسوولەکان بیر کۆ با بێمەلات باش ژمارەی ماسوولەکانی لەشی مرۆڤ چەندە ڕابکە زانیاریم نییە لەسەرەوە بڵێم زانیاری مەیە زانیاریەکی هەمان نییە ئەگەر ئاسانکاریەکە بیت ئەوە زیاتر لە چ بارێکەوە باوە چ بەشەکە زیاتر زانیاریەکان وڵی چی بڵێم ئەگەر تۆزێک وەرزشی تۆزێک ئەوە زۆر ئەواژ نا
باشە ئاسانکاری بکە ئاسانکاریان خۆی ئاسانە زۆر ئاسانە وەڵام پرسیارەکەیشی زۆر ئاسانە چەک ئاسانکاری بکە دامەش خۆمان تێل دێ باشە لە 600ەوە دەست پێ دەکات 600 ماشەڵڵا زۆرە ها ئەرێ وەڵا یەکی زۆر فەرق بووانە بوو بە 630 تێگەیشت باشە ئەوە لە 600 زیاترە 600 زیاترە دەست پێ دەکات ئەدە بۆ سەرەوە ژمارە ماملێ بدە ژمارەشی برێت و هێشتا هیچ ژمارەکە نێت و هاتوو دەتەوێت هەر یەکسەرش 730 دەڵێم لە 600 و دەڵێ 700 ئەدەلی سەرەوە لە 600 و دەست پێ دەکات 601 4 5 ئاها 630 تۆ ژمارەکە دەڵێ 630 من سویسیەکەم و 600ەکەش پێ ئەتوو دەڵێ چەند وڵام منەوە 650 با 50 ئەتوو 630 ئەتوو دەڵێ چەند 616 616 باش سپاس بۆ ئێوە دەستان خۆش بوو بۆ بەشداریکردن لە بەرنامەکان وەڵامەکانتان ڕاست نەبوون ستانەیە پێشکەشی ئێمە بکەن ئاسانکاری لۆمە نەکرد تۆ دەستی پێکرد لەوەندەی زیاتر ئاسانکاری چتان دەوێت ستانەیە پێشکەشی بکەن دەست خۆش سەرکەوتو بیشەڵە سپاس بۆ ئێوە بۆ بەشداریکردنتان لێوە دەستان خۆش سڵاو چۆنیت ئەمن سپاس باشی ناوی جەنابەت دلشاد دلشاد چ کاری کاک دلشاد جان ڕای قوتابیمە خوێندکاری لە چ بەشێکەوە بەشی ئەوە ژمێریاری بەڵێ پەیمانگە یان پەیمانگە بەڵێ سەرکەوتوبی مەرحەڵە چەندی باس دوومە بوومە لە تەدبیقاتیم تەدبیقاتەکەت لە چەند دەردەکەی لە دایرەی ئەو لە دایرەی ئەو بەڵێ باشە خەڵکی ئێرەی هەر خەڵکی بەڵێ خەڵکی بەدەڕەش دەست خۆش بێ ئەی تۆ ناوچیان من هارون لە بەردەڕەش خەڵکی بەردەڕەش منش کاری منیش کارمەندم لە دایرە ئاوی بەردەڕەش بەڵێ چەند ساڵە کار ئەو 3 ساڵە بەڵێ تەواو کردووە خوێندنەکەت منش هەر تاواکەری وەکو کاک دڵشادی محاسەبەمە بەڵێ هەر لێ بەردەڕەشیوانیان باشە دەستان خۆش بێت ئێمە لە بەرنامەی خەڵاتەوە لەگەڵتانیم بەرنامەی خەڵات بەرنمەیەکی پرسیار و وەڵامە ئەگە وەڵامەکەتان زانی خەڵاتان پێ دەدەین ئامادەی پرسیار لێ بکەین باشە پرسیارێکی تەندروستیمان هەیە دەڵێت ژمارەی ماسوولکەکانی لەشی مرۆڤ چەندە ماسوولەکانی لەشی مرۆڤ چەندە ژمارەیان چێ ئەختیارەتان نییە زۆر نیە ئەوزان باشە تۆ بیر بکۆباتە بگەڕێ وڵات ژمارەی ماسۆکەکانی لەشی مرۆڤ چەندە وەڵای زەچون 146 نینە کە نێزیکم کردبی ئەی تۆ دەڵێ چ ژمارەکمان پێ دەرێت ژمارەی ماسوولکەکانی لەشی مرۆڤ با من ژوە کاکارم باوەشەوە کاکارون کاکارون غەڵەتە زۆر چی بینم لە 600ەوە با 640 تۆ کاکاروجە ئاسانکاریە ئاسانکاریە لەوە دەڵم لە 600ەوە دەست پێ دەکات و گوتە 146 نا بیگوەڕا باش 640 بێ 645 بۆ باشە دەستان خۆش بێ وەڵامەکان هەڵەن ستان هەیە پێشکەشی ئێمە بکەن دەستخۆشی بەنامەکەتان لێ دەکەین سەرکەوتوو بن ئەی تۆ دەستان خۆش بێ بەرنامەکی جوانە هیوادارم سەرکەوتوو بن لە کارەکانتان بۆ بەشداریکردنە گرنگ ئەوەی ئێوە بەشدار بن لەگەڵ ئێمە وانیا لێت لەو خۆشیە چشی خۆشە و لەنا بۆ زانیاریەکانی زانیاری باشە چۆنن جنابەت طارق خەڵکی شوێندەری کاکتا بەردەڕەش چکارەی مەطعەم مەطعەمەکی ئیش دەکەیت ئەبوو عەلی لە چێندەش کەرەک لە کەڵا چ کاری لەوێ ینی خواردنی دروست دەکەی خواردنی دابەزێن بۆ مشتری لۆ میوانەکان بەریا باش ئەی تۆ لە هەولێر کار دەکەم ناوی جەنابەت عمەر بەڵێ باشە ناوت نامەر سلانە منش کار دەکەم لە هەولێر لە مەطعەمێ باش تۆ هەمان کاری ئەوەی دەکەیت بەڵێ خواردن پێشکەشی میوانەکان بەڵێ هەروەت باشەوە چەند ساڵەوە کاری دەکەیت
وڵا نێسکە 5 ساڵە 5 ساڵە بەێ ئەی خوێندنت چی بەسەراتوە تەواوت کردووە نا بەخوای تاوام نەکردو خوندنم لەبەر کارەکانت واز لێینە بەێ لەبە کارەکان کارم زۆر لە بەند وازم لێنە باش ئێمە پرسیارێکمان هەیە پرسیارێکی تەندروستیە دەڵێت بڕبڕەکانی پشتی مرۆڤ چەندە ئەو زانیاریمان هەمومان دەزانین بەشێکی زۆرمانیش دەزانین والله من چەندە نازانم بەخوای نازانم بەخوای هیچ جار هاتە چەندت خوێندەوە تۆ وڵی خوێندیمان تا 5 سەرەتا بەس وازم لێنەوە واز لێ ئەی تۆ نازانم نازانی نا بەخوای باشە ستان هەیە پێشکەشی ئێمە بکەن ئەخر لەبەر جاتی ئەوەیە کە وەڵامەکەتان نەزانی شتێکمان پێشکەش بکەن والیە کاک تارەخژان بەێ وڵاوایە کامە لەوانەیە گۆرانیان گۆرانی دەزانی دەنجیان خۆشە وڵی ئەمارسێکمان گۆرانیان گوتیا ئەمارسێکمان برینەش ئەرسێک برانە ئارێوەڵا سەرکەوتو ئەوەی خۆشە وا گۆرانێک دەبرێ باشە بەسەر هاتە شتێکی خۆش ڕووی دابی لە مەحەمی زۆر میوانەکان هاتو پێلاتان جێگای یعنی پێکەنین بی یاخۆ لە بیر نەکەی و شتێک کە بەسەر هاتووە بەم کاتە هیچ ناتە بیر ئەو کاتیش لە بەرامبەر کامیری هیچ نایەتە بیرمانە بەڵی چی وڵی بنێسی هیچ نییە ناوەخوا سپاس بە ئێوە بۆ بەشداری کردتان زۆر سپاس سپاسۆنن باشن سپاس ناوی جەنابەت ئومێت ئومێت کاک ئومێت خەڵکی چێندەری قەزای بەردەڕەش کارەی لە سوپای عێراقم بەێ دەستان خۆش بێ قەڵتان ساقوی ئێستا لەوێش دەوام دەکەیت بەێ وەزای ئەو لای چۆنە ئایبینە بەخوای بەزیادی ئەی شەڕ و شتیوە کۆتای پێاتوە کۆتای پێاتۆ بەێ کۆتای پێاتوە باش ناوی تۆ فارس فارس عزیزی وەڕێزی کارەی دەخوێنی کاسبیە کاسبیە ئەرێ وڵا باش ئەی تۆ من نادر شێندەری دەڕەش مامۆستامە مامۆستای چ بابەتێکی مامۆستای زانستە مامۆستای زانستی باڵە ئێمەش لە بەرنامەی خەڵاتەوە لەگەڵتانین پرسیاری وەڵامە ئەگەر وەڵامەکەتان زانی خەڵاتان پێ دەدەین باشە زانیاریت باشە وڵا کەم وەرزشی تەندروستی زانیاری زیاد تەندروستی باشە پرسیارێکمان دەڵێت ژمارەی ماسوولەکانی لەشی مرۆڤ چەندە دوان ژمارە دەلێم 306 206 206 تۆ دەڵی چی نزانم نازانی جار ئەو زانیاریت بەجێ نەبووە جێت لێ نەبووە نەتخۆیندوتەوە بە بەرچاوت نەکەوتووە ناوەڵە بخۆمە ویسمانە بەرهاندێ دۆشتانە نزانم ئەی تۆ ژمارەی ماسوولکەکانی لەش تەندروستیە وەکو تۆ شەختاز کەمێ زانستیەش بەس بەخۆی لە سێسەتەکانە بەس تاکیدیش نیوە کە سێسەد و چەندە بەس من دەمەوێت یارمەتی تام دەم واز لە سێسەتی بینە لە 600ەوەیە لە 600ەوە دەست پێ دەکات ژمارەی ماسوولکەکانی لەشی مرۆڤ لە 600ەوە دەست پێ دەکات ناگاتە 650 635 620 بلا 20 بیت 620 ئەوە دەڵێ 20 تۆ ژمارەکم پێ برێ 25 625 تۆ دەڵی چەند ئێستا 35 635 کە ژماری ماسوولەکانی لەشی مرۆڤە بەێ دڵنیای لەوەی دڵنیام باش ئەی تۆ با بگەڕینەوە لای تۆ مامۆستا ئەتۆ نێزێکت کردووە 650 ئەم دەڵێ باڵە باش ئەی تۆ 640 600 640 ناگاتە 650 640 بۆ لە وەڵامەکەی خۆت دەگۆڕ نەم گۆڕیە سپاس بۆ بەشداریکردنی ئێوە وەڵامەکان هەڵە ستان هەیە پێشکەشی ئێمە بکەن دەست خۆش بین
هیستانیە پێشکەشمان بکەن سپاس سپاس بۆ ئێوە بۆ بەشداریکردن بەڕێز مامۆستا. چاوان بەڵێ بینارانی خۆشەویست بەم جۆرە هاتنە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان لە بەرنامەی خەڵات. هیوادارم توانیمان سوودێک بە ئێوە بگەێنێن و کەمێک لە زانیاری هاوڵاتیان گوێبیست ببین. لە کۆتاییدا سپاسی شوێنی مێرسی دەکەین بۆ جلوبەرگی پیاوان و شوێنی محەممەد ڕژگەری بۆ کۆتاڵی ئافرەتان و شوێنی یاریزانان بۆ جلوبەرجی وەرزشی و سنتەری ڕۆتانە کە سنتەرێکی جوانکاری و سەرتاشخانەیە بۆ پیاوان. ئەم خەڵاتانە لەلایەن ئەم چوار شوێنەیە ئامادەکراوە تا بەرنمەیەکی تر و تا ئاڵلقەیەکی تر ڕێز و خۆشەویستی محەممەد جەلیل قوبولکەن لەگەڵ یارمەتی دەرم جەلال گۆران بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.